وطن روح من، عز و ایمان من. وطن عشق من، هموطن جان من. وطن روح من، عز و ایمان من. وطن در رهت جان نثاری کنم، به خون خاک تو آب یاری کنم. که ارزش بود در رهت جان دهم، به خاکت ز خون لاله کاری کنم. به خاکت ز خون لاله کاری کنم. زنم بوسه بر بیرق و خاک تو، به نازم به شیران بی باک تو. خرامان و قران همه صف شکن، نظر آورن سوی افلاک تو. نظر آورن سوی افلاک تو. وطن عشق من، هموطن جان من. وطن روح من، عز و ایمان من. وطن در رهت جان نثاری کنم. بیسەرانی خۆشەویستی رادیۆی گەلی کوردستان، ئەم کاتەتان باش. من ئەنوەر حسێنم. ئەم ڕۆژ بەرنامەیەکی تایبەت بە دۆخی ڕۆژئاوای کوردستان ئەکەین. دوێنێ پاش ئەو ئاڵگۆڕانی کە ڕوویدا رووسیا و تورکیا ڕێکوتنێکی تازایان ئیمزا کرد و پێشتریش ڕێکوتنێکی نێوان سووریا و هەسەدە هەبوو و لە پێشتریش تورکیا و ئەمریکا ڕێکوتنێکی تایبەتیان ئیمزا کردبوو. هەموو ئەمانە تایبەتن بە بارودۆخی ڕۆژئاوای کوردستان و ئەزموونی ڕۆژئاوای کوردستان. ئەزموونی ڕۆژئاوای کوردستان کە لە دوای ڕووداوەکانی بەهاری عەرەبی لە 2011 دروست بوو، هیوایەکی گەورەی گەلی کورد بوو و هەنگاوی زۆر ئەکتیڤ و باشی نابوو لە پرسی دیموکراسی، لە پرسی ژن و لە پرسی تێکشکاندنی گروپی تیرۆریستان و بەتایبەتی تیرۆریستانی داعش و پاراستنی سنوورەکان و ئارامی. بەڵام بەداخەوە لە دەرەنجامی گەلە کۆمەکەیەکی ناوچەی و نێودەوڵەتی لە 9 ئۆکتۆبەر لەلایەن سوپای تورکیا و هێرشی کرایە سەر و تا ئێستا پەلاماردانی ڕۆژئاوا بە شێوازی جیاواز بەردەوامە و چارەنووسی ڕۆژئاوای کوردستان لە بەردەم مەترسیدایە و لە هەمان کاتیشدا هێشتا هەوڵەکانی ئاشتی و هەوڵەکانی ڕاگررتنی شەڕ و هەوڵەکانی بەدیهێنانی مافەکانی خەڵکی کوردستان بەردەوامە. بە تایبەتی کە ئەمڕۆ میوانەکانی ئێمە هەمان ڕۆڵی سەرەکیان هەیە لەو پرسەیە و کارکتەری سەرەکی ناوڕووداوەکانی کوردستان بەگشتی و تەنانەت ڕۆژئاوای کوردستانیشن. ئەمڕۆ بەرنامەکەمان بە میوانداری بەڕێزان مامۆستا عومەر شێخ لە دەستەی دامەزرێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان و کارکتەری سەرەکی ناوڕووداوەکانی کوردستان و بە تایبەتی ڕووداوەکانی ڕۆژئاوای کوردستان و بەڕێز مستەفا مەولودی. کاک عومەر بەخێر بی بۆ ستۆدیۆ. سپاست دەکەم. زۆر سپاس کاکە بژیت. بەڕێز کاک مستەفا مەولودی، کەسایەتی خۆشنا و ناسراوی ڕۆژهەڵاتی کوردستان و سکرتێری حیزبی دیموکراتی کوردستان. حەدی کاک مستەفا تۆش بەخێر بی بۆ بەرنامەکە. سپاست دەکەم. سڵاو بۆ جەنابش و بۆ ژۆگرەکانیش و بۆ میوانەکەی دیکەش. بەڕێز تەڵعەت یونس، سەرۆکی هەرێمی جزیرە لە ڕۆژئاوا بەشدارە. کاک تەڵعەت دەم باش. دەم باش ڕێز بۆیتە و هەمە گوهداروانی رادیۆی و مێرمانێت. بەڵێ زۆر سپاسی هەرچێکتانەکەم. هیوادارم کاتتان هەبێ و تااقەتان هەبێ لەگەڵ بیسەرانی رادیۆ گەلی کوردستان ئەو پرسە گرنگە تاوتێ بکەین. بەڕێز کاک عومەر شێخ موساریشکە بەخێر بێ بۆ ستۆدیۆ بە بپرسم جەنابتان لە سەرەتای ڕووداوەکانی 2011 و لە ڕۆژئاوای کوردستان ڕۆڵتان هەیە و دەورتان هەیە و بەشێک لە نەخشەسازیەکەی بوون، بەشێک لە ئەجێنداکەین و گوێتان لێ گیراوەکو چۆن لە شۆڕشی 1976 دروستبوون یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵتان هەبوو، بنیادگوزار بوون، کارکتەری سەرەکی بوون. مەسەلەن ڕۆژئاوای کوردستان هەنگاوی زۆر ئەکتیڤ و باشی نابوو و هەنگاوی دڵخۆشکەری نابوو و جێگای بوو بە جێگای متمانەی بەشێکی زۆر لە وڵاتانی دیموکراسی و مەسەلەی مافیژن هەمووانەی کە من باسم کرد بەرقەرار بووتیایە. ڕۆژئاوای کوردستان چکەم و کوڕێکی هەبوو کە ئاوا پیلانجێڕێکی ناوچەیی و نێودەوڵەتی لێ بکرێ؟ بۆچی وای لێ یەکرێ؟ من پێش هەموو شتێک منش سڵاوی گەرمم بۆ میوانەکانت هەیە و بۆ جۆگرانی بەڕێز. بەگشتی دەتوانم ئەوە بڵێم کەم و کوڕی خۆمان هەبووە، کەم و کوڕی سەردکردایەتی بزنەوەی کوردی لە ڕۆژئاوا هەبووە، بەڵام
ئەم کەم و کوڕیە پشکۆڵانە یان گەورانەی کە هەبووە هۆی سەرەکی نین لە بەهاتنی ئەم ڕۆژەی کە ئێستا دروست بووە لە ڕۆژاوە لە ڕاستیدا فشاری تورکیا و کەڵگایەتی ئەردۆغان بەسەر کوردستانی ڕۆژئاوا و قبولکردنی ئەمریکا و رووسیا کە ئەو ڕۆڵە قبولکەنەوە و ئەفشارانە قبولکەنەوە وای کرد کە هەندێ پاشەکشێ لە کوردستانی ڕۆژئاوا بکرێت بەڵام ئەمە قەیرانێکە بە قەنعەتی من قەیرانێکی کاتیە ئەو مەترسیە گەورەی کە لەسەر ملەتی ئێمە دروست بوو ڕاوەستاوە ئێستا و ئەم قەیرانەش تێپەڕەکەین ملەتی ئێمە فێر بووە ڕاهاتووە دەتوانێت بەرەنگاری بەشی زۆری قەیرانی وا ببێ ئومێدەوارم من هەموو جارێ ئەڵێم بە یەکێتی ڕیزەکانی گەل سەرەکەوین بە پارچە پارچەیی و بە یەکبوویی ڕیزەکانی خۆمان ژێر دەکەوین ئەنجا یەکگرتنەوەی ڕیزەکانی گەل پێداچوونەوەی هەڵوێستەکانی خۆمانی پێشوو ئامادەکاری بۆ هەوکاری فراوانتر گۆڕانکاری لە شێوەی بەڕێوە بردن ممکنە چارەسەرێکی باش بێ سپاس من دوای دێمە لای جەنابەت بەڕێز کاک تەڵعەت بارودۆخی ڕۆژاوای کوردستان چۆنە و دوێنێ ڕێکەوتنێکی تازە لە نێوان رووسیا و تورکیا مۆر کراوە ئەو ڕێکەوتنە تا چەند نەتوانێ مەسەلەن بارودۆخی ڕۆژاوای کوردستان ئارام ڕابگرێ یان ئێوە چەندە مەترسی لەسەر ئەو ڕێکەوتنانە و بەگشتی دوو ڕێکەوتنەکەی پێشووەکەن و ئەڵتەرناتیڤی ئێوە لە هەموو ئەو بارودۆخە خراپەیە چییە؟ بەڵێ کاک تەڵعەت سەوتەکەت باش نایە ئەگەر تۆزێ دەنگەکەت باش بکەی شوێنەکەت باش بکەی سپاست دەکەم بەڵێ بەڵێ بەداخەوە کاک تەڵعەت دەنگی جەنابەت باش نییە من هەوڵە دەم لەگەڵ هاوکارانم دەنگەکە چاپ بکەین دوای دەگەڕێمەوە لات بەڕێز کاک مستەفا مەولودی لە کۆیەوە لەگەڵمە کاک مستەفا جەنابتان وەکو شارەزایەک لە کاروباری کورد لە ماوەی 40 ساڵی ڕابردوودا ئێوە حرەکەتێک بەڕێوە بن لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەوەی کاک عومەر شێخ موسی شوتی ئەمە تازە نییە بۆ کورد ئەم هەڵکەوت ئەم شکست و سەرکەوتن و دابەزین و هەڵبەز و دابەزین و ئەم گەلە کۆمەکێ ناوچەی و نێودەوڵەتیانە بەڕێی ئێوە ڕۆژاوای کوردستان ئەبێ لە ئێستاە چی بکە و مەسەلەن چۆن خۆی لەو گەلە کۆمەکێ ناوچەی و نێودەوڵەتیە ڕزگار بکە و بە نەزەری ئێوە مەسەلەنەوەی کاک عومەر وتی ئەو هەماهەنگی و یەکێتی نەتەوەیی و نیشتیمانیە چۆن دروست ببێ؟ سپاس بۆ ئێوە کە من و بەشداری ئەو وتوێژە کردووە سڵاو بۆ میوان و بۆ جۆگرە بەرەزەکانت من پێم وایە بەداخەوە کورد یعنی ڕێگای زۆری لەبەر دەستدا نییە بڵێ دەتوانێت یەک و دوو سێ لێ بکات چەند ڕێگایان هەڵبژێرێ کەوتۆتە شرایەت و هەلومەرجێک دەبێت ڕێگایەک هەڵبژێرێک کە کەمترین زەرەری بۆی هەبێ چون هەرچی دەیکا بەداخەوە تووشی زەرەرێک بووە کە حەق نەبوو وای لێ بێ یا وای لێ بکرێ بۆیە من پێم وایە لەگەڵ واقعی کە ئێستا هەیە مەجبورە تەعامل بکە و پێم وایە ئەم بڕیارەی دوێنێش دراوە دەگەڵەوەی ئەسەرەکانی زۆر دیار نییە بەنسبەت ئەوەی پێشێ کەمێک باشترە کورد دەتوانێت دەوێدا خۆ بکەوە خەریکی سەر و ساماندانی خۆی بێ و ئیستفادە بکە لەو پشتیوانی مەعنەوی نێودەوڵەت
دەوڵەتێکی بۆی وەخساوە هەم کوردەکان لە زۆربەی بەشەکانە من حەق بڵێم سڵاو بنێرم بۆ کوردەکانی ڕۆژهەڵات لەو بارەیەوە باشیان عمل کرد و هەم کۆمەلگای نێودەوڵەتی و حتا دەستگاهای دەوڵەتی ئەمریکا هەمووی ئەوانە بە ئێمە دەڵێ ئەگەر کوردەکان دەقیق بن بە حوسەلە بن تووشی شتاب زەدەجی نەبن لە وەستی مەوجود دەتوانن سەری خۆیان دەرکەن یعنی لە ڕووداوەکەی کە هاتوتە پێشێ زەرەرەکە کەمترکەنەوە خۆ بگرنەوە بەڵکو میلەتێکەوە کە عومەر فەرمووی ئەو حاڵەتانە دێنە پێشێ لە تەرفەتێکی دیکەدا بتوانێ دەستکەوتە لە دەستچۆکان و دەست بێنێتەوە. باشە من دێمە وڵات بەڕێز کاک تەڵعەت ببوورە دەنگەکە خراپ بوو ئەگەر ئەو پرسیارە دووبارە بکەمەوە بارودۆخی ڕۆژاوای کوردستان ئێستا چۆنە بە تایبەتی دوێنێ ڕێکەوتنێکی تازە لە نێوان رووسیا و تورکیا ئەنجام درراوە و لە ڕێکەوتنەکەشا باسیەوەکە کە بە شێوەیەک لە شێوەکان بەشێک لە چەکە قورسەکان لە یەکینەکانی پاراستنی گەلبسێنرێنەوە و دەورەی سەربازی پێک دێ و بەشێک لەو دەوریانە لە دەرەوەی ئەو سنوورەی ئۆپراسیۆنەکانی تورکیا بێ و چەکدارەکانی کە ناوە یەکینەکانی پاراستنی گەل و چەکەکانیان لە منبەج و تەڕەف دوور دەخرێنەوە و بەشێکی تر لەو ڕێکەوتنەوە ئەو ڕێکەوتنە چەنە بە مەترسیە زانن. بەڵێ خۆمە گوت ئێریشن دەولەتا تورک و چەتەین وێ لەسەر دەستکەفتیان گەلێنمە لەسەر ڕۆژاوای کوردستان و باکووری سووری بە هەمە هێزا خۆ بە هۆڤیتیە خۆیان گۆ لەسەر گەلێمە گۆت ئەنجامێدا بدەهان سیڤیل و بریندارن گۆ هەنە گۆ شەهید کردن ژیانە خۆش دەستدان هەروەها کۆچکردنە خەلکێن مەین گۆ هەرمێ سەرێکانیە گرێسپی هەروەها لەسەرانسەری سینۆر گۆچاوە هەوڵدانی دەولەتە تورک یا داگیرکاریên خاکا ڕۆژاوای کوردستانی و گۆهارتنا دەموغرافیک یا گۆ لەسەروان هەرەمێ مە ددێ مەشاندل بەرامبەری وێ بەرخۆدانیکی هەم گەلێ مە و بەرخۆدانیە شەروانن قەسەدە و یەپەگە و یەپەژە گۆچاوە دەستانên لە هەنگیên li berxwedan li beremberî vê hêza got bi heme imkaniyat û heme teknîka xwe ya pêşketî û bi hezaran çeteyên teror ê Daişê got çawa kom kirin û êrişîn servan herema dikin beremberî vê berxwedaniya han pîlanên dewleta Türk û hedefên wî yê got xwest got dagirkeriyê di çend roja da li ser van herema tevahî bixebin kontrola xwe beremberî wê berxwedaniyê نکاری بو گو د روژن گو به هفدورا دولتا ترک و امریکا لگوری هف پیمانی آوان چند روژا دا وان هرما مخوازه داگر بکه البرانبری برخودانیه دا نکاری بو وان هرما تمامتی بخیبن کنترولا خودا جبوی و قتل عاما گو لسر گلیما گو آهاتی مشاندن و هنجی اف کریارن وان بردوامن لسر وان هرمن ما هێزن بەرامبەری وێ بەرخۆدانیە هەم دەولەتا تورک زەختا گۆل سەر دەولەتا تورک هاتی چێکردن ji aliyê civaka navnetewî ve ji aliyê berxwedaniya gel û valebûna wên xwestek û armancên wan neçar bûn got îdî ev hêz careke dî çawa bi itîfaqekê bi hevdûra got rêdan got êrîş li ser van heremê me çêbê li beremberî vê berxwedaniyê neçarman careke dî aynî ev hêz bi hevdûra itîfaq bikin got vê şerî vê êrîşê bidin seknandin ji bo wê herî dawî itîfaqa got navberî dewletî Türk û Rûsya de a got çêbûye got ev agirbest çê bibe û îdî ji bo heremekî got çawa dixwazin carekî itîfaqa Adana rêkeftinê Adana ê got hatî carekî jinûva bidin tetbîq kirin ji xwe heme itîfaq û tefahumatên got li ser alûziya got Sûrî de heyî heta niha di salên vê alûziya got heyî dûrî berjewendiyên gelên Sûrî ne îradeya gelê Sûrî divan itîfaqa denîne û bi taybet wekî gelê Kurd û îradeya gelê Kurd destkeftiyên gelên Kurd dijminê gelê Kurd û dijminên mirovahiyê ê got naxwazin projeya demokratî di heremê de pêş bikeve li beramberî van destkeftî û va projeyên demokratîk û îrada gelê Kurd
بۆ چاوە ئیدی بووە خودی ئیرادا و بۆ تەکوشین کریژ بۆی بۆ مافی خۆت هەندوێ سووریا کە دەموکراتیکدا بەڵێ دێمەوەلات دوجار کاکتەڵ ئەدێمەوەلات سپاست دەکەم بیسەرانی خۆشەویستی رادیۆ گەلی کوردستان ئەمڕۆ بەرنامەیەکی تایبەت بە دۆخی ڕۆژئاوای کوردستان پێشکەشەکەین کە میوانەکانم بریتین لە بەڕێز مستەفا مەولودی سکرتێری گشتی حیزبی دیموکراتی کوردستان حدق لەکوێوە لەگەڵمانە بەڕێز تەڵعەت یونس سەرۆکی هەرێمی جەزیرە لە ڕۆژئاوای کوردستانەوە لەگەڵمانە بەڕێز عومەر شێخموس لە دەستەی دامەزێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان و کارکتەری سەرەکی ناوڕووداوەکان لە ستۆدیۆ گەلی کوردستان لەگەڵمانە. کاک عومەر شێخموس ئێستا وتت پێشەوەی بێ بۆ بەرنامەکە لەگەڵ بەڕێز ساڵح موسلیم قسەت کردووە و دۆخی ڕۆژئاوات پرسیوە، ئەنی پێم خۆش ئەگەر لە زاری کاک ساڵح موسلیمەوە ئەخیر ئامادەکاری ئەوان یا مەسەلەن ئەخیر دەرچوونی ئەوان لەو قەیرانانە پرسی ئەوان بۆ ئەو قەیرانانە چییە کە جەنابەت وتت بەرنامەکەمان شەفافی؟ من بەش بە حاڵی خۆم سەبارەت بە ئەوەم لێ نەپرسی سەبارەت بە ڕەوشەکەم لێ پرسی سەبارەت بە ڕێکەوتنە سیاسیەکە، چونکە ئەو ڕێکەوتنانەی کە تا ئێستا بوونەتەوە باسی ڕەوشی لەشکری و ڕێکەوتنی چاودێری سنوور دەکەن لای سیاسەکەی و بەڕێوەبردن و ئایندەی ئیدارەی زیاتیی بەسەردێ با لە هێشتان لە گفتوگۆدایە و ئەوان بێگومان ئامادەن کە ڕێز لەو ڕێکەوتنانە بگرن ئەوەی کە لە بینی ئەمریکا و تورکیا کراوە، ئەوەی لە بینی رووسیا و تورکیا کراوە، هەرچەندە بە زەرەری خۆشیان گەڕاوەتەوە، چونکە هیچ ڕێگایەکی تر لە بەردەمیان نییە جیالەوەی کە قوبوڵی کەنەوە و ئەوە بە فعلی وا دەردەکەوێت کە ئەمریکا و رووسیا هاوکاری لەگەڵ تورکیایان هەڵبژارد لە جاتی هاوکاری پشتوانی لە ملەتی ئێمە. ئەوە یەک دوو لە ڕووی فعلیوە ئەو ئیدارەی بەڕێوەبردننی سربەخۆی کوردی کە لە ڕۆژئاوا هەبووە وەکو جاران نامێنێ، سێ وەکو ناوچەیەکی هەرێمێکی بە یەکەوە بەستراو لە ڕووی جوغرافیوە ئەویش ئێستا لە یەک جیابۆتەوە، چێ لە بینی عەفرین و کۆبانی، چێ لە بینی کۆبانی و سەریکانی و ناوچەکانی تر. ئەنجا چی لە بەردەمیانە؟ من پێشنیارێکم بۆ نووسیون بۆ ئەوەی لەو قەیرانە بێنە دەرێ و من سوودم لە ئەزمموی کوردستانی عێراق وەرگرتەوە لە 63 کە گفتوگۆ لەگەڵ ڕێژیمی باسکرا پاش کودێتای باسیەکان هەرچەندە پێش کودێتاکە پەیوەندیان هەبووە لەگەڵ سەرۆکایەتی پارتی، بەڵام کە گفتوگۆ دەستی پێکردوتیان کێ دەڵێ ئێوە نوێنەرایەتی ڕاستەقینەی گەلن، کێ دەزانێت کە ملەتی کورچی دەخوازێ، بۆیە کۆنگرەیەکی شعبیان بەست لە کۆیە هەموو بەشی کۆمەلگا بەشداریان کرد و لە کۆیە وەفدی گفتوگۆ هەڵبژێردرا بە سەرۆکایەتی مام جەلال و توانیان بەو شێوەیە شەرعیەتێک وەرگرن مخەوەل بن کە گفتوگۆ لەگەڵ حکوومەتی مەرکەزی بکەن لەسەر داخوازیەکانی گەلی کورد. من ئێستا بۆ برادرانی ڕۆژاوا ئەو پێشتیارم هەیە کە مؤتەمەرێکی شعبی بەستن، مؤتەمەرێکی گەلەری بەستن کە نوێنەرانی هەموو لایەنەکانی تێدا بێ بە کورد و هەموو لایەنە کوردیەکان، کریستیانەکان، عەرەبەکان، ئەرمەنیەکان و ئەوانە لەو کۆنگرە شعبیە وەفدێکی دانوستان هەڵبژێرن کە شەرعیەتی هەبێ مخەوەل بێ کە گفتوگۆ لەگەڵ ڕێژیمی سووریا، لەگەڵ ڕێژیمی لەگەڵ ئەمریکا، لەگەڵ تورکیا، لەگەڵ رووسیا، لەگەڵ ئێران گفتوگۆ بکە و ئەمە بەم شێوەیە ئیتر نابێ بە نوێنەرایەتی یەک حزب بەڵکو ئەبێ بە نوێنەرایەتی هەموو خەڵقی ناوچەکە. باشە بەڕێز کاک مستەفا مەولودی، دەوڵەتی تورکیا مەسەلەن نەیشاردوێتەوە، چەندین جاریش ڕایگەیاندووە ئەگەر کورد دەوڵەتێکی لەسەر مانگیش هەبێ ئەو دژیە بێ و مەسەلەن هەندێک بۆچوونێک هەیە کە پێی وایە تێڕوانینی تورکیا تێڕوانینی بۆ کورد تێڕوانی سڕینەوەی ناسنامەیەتی و ئەم تێڕوانینە لای فارس و عەرەب جیاوازترە. مەسەلەن توانم چەند نمونەت بۆ بێنمەوە کە بە درێژایی مێژووی تورکیا
چەنە مەسەلەن دوژمنی گەلی کورد بووە. ساڵی 1559 عوسمانیەکان میری سۆران میر سەیفەدین لە سێدارادان. ساڵی 1655 میرنشینی بەدلیست وێرانەکەن. ساڵی 1930 ڕوخانی فەرمانڕەوایەتی بادینان و کوژرانی پادشای میرنشینی بۆتان. ساڵی 1950 ڕوخانی میرنشینی بابان و هەوڵی کوشتنی جەنەرال شەریف پاشا و سوڵتانی عوسمانی هەڕەشە لە میقداد مەدحەت بەدرخانەکە کە وڵاتەکەی بەجێ بێڵێ. شێخ عەبدولسەلام بارزانی لە مووسڵ لە سێدارەدەن. بەدەیان جینایەت و کارەساتی گەورەتر پێ دوایە مەسەلەن کورد لە بەرامبەر ئەمەیە چی نەکردووە کە ئەبێ بیکە و مەسەلەن لە هەر چەند دەیەکە مەسەلەن کورد ئەزمونێک دروزەکە لە ژێر فشاری تورکیا ئاڕوخێ ڕێکەوتنی 1984 یەکێتی حکوومەتی بەعەز کە کاک عومەریش دواتر دەتوانێت ئەنی زانیاری زۆرتر بدا ڕێگریەکە مەسەلەن لە هەر ئەزمونێکی کوردستان لەم منتقەیە پێک دێت تورکیا فشاری بووە کە هەڕەشەیە کاتە سەر مەسەلەن سەرکردەکانی شەهید دەکا. پێ دوایە ڕێگری چییە لەو هەموو جینایەتانەی لەو هەموو جینۆسادی تورکیایی کا بەتایبەت؟ یەکەمەوە ڕووداوانەی جەنابەت باست کرد لە موردێکی مەسەلەن دەوڵەتێکی سەردەست لە مەنتەقەدا خۆوە تراژدیا و ژیانی کورد بووە لە هەموو بەشەکاندا، لە ئێرانیش و لە عێراقیش و لە سووریەوە تاریخی و میلەتەیە و بێدەسەیەکێک لە کارەساتە ناخۆشەکانی کە ڕوودەدا ژئۆپۆلیتیک و دابوونی کورد بە نسەرە و دەوڵەتاندا ئەو تەئسیرانەی هەبێ. من کارم بەوە نییە مەسئولی سیاسی دەوڵەتێک بەنسبەت میلەتێک دەڵەچی. ئەو دەوڵەتانە سیاستیان بەنسبەت خەڵکی کوردستان و میلەتی کوشت و ماف و ئازادیەکانی ڕوونە. تاریخ لەوبارەیەوە زۆری پێکتوین و نمونە زۆرە. بەڵام هەر دەوڵەتی ئێستای تورکیە لە بەشێکی دیکە لە هەرێمی کوردستان لە عێراق تەعاملی سیاسی دەکات، تەعاملی بازرگانی دەکات. لەگەڵەوەی لە دەستوری عێراق دەوڵەتی اتحادی قبول کراوە هەرێمی کوردستانیش پرۆسە سیاسی و ئیدارەکەی خۆی تەمرین و تەجروبە دەکات بە شکلی دووفاکتۆ دنیای دەوروبەر و حتا تورکیەش لەگەڵەو هەرێمە تەعامل دەکات. 2 ساڵ پێش ئێستا کە قەزیەی ڕێفراندۆم هاتە گۆڕێ ڕاپرسی لە هەرێمی کوردستان ئەم دەوڵەتانە مخالف بوون. دەوڵەتی ناوەندی عێراق مخالف بوو، دەوڵەتی سنوورەکان مخالف بوون و حتا هاوپەیمانانی کوردیش ڕازی نەبوون. بەڵام بەو حاڵەش ئیقدامێکی جدی بۆ سڕینەوەی ئەو دەستکەوتە سیاسی کورد لەو بەشە نەکرا. ئەوەی بەنسبەت ڕۆژئاوا دەگەڵەوەی جیاوازی زۆرە کوردیش لەوێ کاری کردووە بۆ ئەوەی بە ماف و ئازادیەکانی بگات و تەعاملەکەشی عەقڵانی بووە، بەڵام ملاحەزەی لەسەر جۆری ڕەفتار و سیاسەتکردنی هەبووە. ئەو سیاسەتکردنی و ئیلهام وەرگرتن لە هێزێکی وەکو کاکە ڕاستیەکەی لانی کەمەکەی بیانی داوەتە دەست کە بە نەزەری من لەکانی سووریە لەگەڵەوەی ڕێگایان زۆر بەدەستەوە یعنی لە زۆر باریشەوە دروستیان ئەمەش کردووە، بەڵام لەو بارەیەوە کەمیان ملاحەزە کرد و هەر ئەوەش بوو بە سەبەبێک لانی کەم بیان و بلا بەدەستی دوژمن. بۆیە من پێم وایە کورد دەبێت چ بکە ئێستا ڕاستیەکەی ئەگە بە تاریخدا بین کە دوژمنان بەنسبەت کورچیان کردووە، بەڵام بە تاریخ و حەوادثەکاندا بینەوە ئەوەی کۆماری کوردستان و یەکێتی سۆڤیەت، ئەوەی ئێران و شەڕی ئێران و عێراق و بزوتنەوەی کورد لە هەفتاکان و قەراری جەزایر، ئەوەی ئێستاش و حتاوەی چەند ساڵ پێش ئێستاش بە ئێمە دەڵە کورد دەگەڵەوەی حەقی هەیەی خاوەنی کیانی خۆی بێ، خاوەنی دەستڵاتی سیاسی خۆی بێ، بەڵام قەزیە سیاسیە ئەتنیکیەکەی دەبێت دەگەڵ ئەو وڵاتانە کە ئێستا لەباری قانونیەوە هەنا وەکو تورکیە وەکو سووریە وەکو عێراق وەکو ئێران لە سواسیەوەی ئەم وڵاتانەدا دەگەڵ دەستڵاتی سیاسی هەڵکە، بەڵام سعی بکە بۆ دیموکراسی، بۆ ئازادی، بۆ مافی نەتەوایەتی، بۆ حکوومەتی لامەرکەزی کە بە نەزەری من فدرالیزم دەتوانێت هەم کۆمەک بکە بە هەموو گەلەکان و بە دەوڵەتەکانیش بە ئەمنیەت و ئاسایش. من پێم وایە کورد دەبێت لەسەرەوە کارکا و ماندوو نەبێ، ئەو مشکلانەشی بۆ دێتە پێشێ، بەڵام ئەگەر ڕۆژێک مشکلە دەبێت ڕۆژێکیش بە ئازادی خۆی
بە دروستبوونی هەلومەت دەرفەتیش دێتە پێشێک کە دەکرێت ڕێگای ئەوەیە مۆزوعەکە لە چوارچێوەی وڵاتەکەی کە تێدایە دەگە هەلکە. باشە دێمە وڵات بەڕێز کاک تەڵعات وتەبێژی کریملین دوێنێ ڕایگەیاندووە ئەگەر کورد لەو ناوچانەی باکوور و سووریا نەکشێتەوە کە ڕێکەوتنمان لەسەر کردووە ئەوە ڕوبەڕووی هێرشی تورکیا بێتەوە. و دیمیترۆ بیسکۆف وتەبێژی سەرۆکایەتی رووسیا ئەوەشی ڕاگەیاندووە کە ئەمریکا دەستبەرداری کورد بوو لە باکوور و سووریا و خیانەتی لێکرد. پێ دوایە ئەم جوملانە ڕاستە بەس ئەمریکا خیانەتی لێکرد مۆسکۆ خیانەتی لێ نەکردووە و لەنا ئەو هەموو خیانەتەیە مەسەلەن ڕۆژئاوای کوردستان ئەتوانێت ڕێکەوتنێکی باش لەگەڵ سووریا بەڕێوە بەرێ؟ نها دولتي أمريكا ودولتي روسياش يعني كاوا روسيا دا عفريني دولتي روسيا لعفريني هشت جو دستوردانا دولتا ترك لسر عفريني هزن أمريكا جي جو كاوا خواج هرمن روجاوا خوا فكشاند وريدا جو دولتا ترك في قتل عام بين سرقلما أفانا معنوية جو نلقل لديجي في إرادة كردايا جو دروجاواي كردستاني دا جو پیش كتيا و دستگداینا برجواندین دولتا ترکن اوانا راستیکا جبوی ما وکی ریوبریا خوسر وکی گلی سوری هرتم وکی مافین گلی خوا دهندروی سوریا که دموکراتیک ده هرتم هولدان ما جبوی ناجی برژیم سوری را ایگو هی ام دخوازن و هرتم هولدان گو ام دیالوگ پیش بکوه ام کاربن ستاتویا گول روجاوای کردستانی هاتی آوا کرن مافی گلی کرد روجاوای کردستانی ده دهندروی سوریا که دموکراتیک دهندروی دستور کی دموکراتیک ده هرتم اوانا مخوستیه هرتم جبوی و ما بانگوازی و ما بانگا دیالوگی کری اما هلوستی رژیم سوری حتی نها نه عالیه ارینیا و نخوازه گو ایدی هم سوریا برب دموکراسی و هم مافی گلی کرد دی چارچوبه گو گلی کی ایدی خودی مافا خودی آخا خودی چاندا خودی زمانه حتی انها اوانا قبول نگلیه جبوی گو امکار بن مافی گلی کرد و همه نتوین گو دروجاوه کردستانی ده دهندروی سوریا که دموکراتیک ده بدیالوگی برژیم را و به همه آلیان را ام دخوازن اوانا چاره سری چه ببه و داگرکری اگو های لسر خاکاما لسر روجاوای کردستانی اوانا داوی بجبرگو دولتا ترک دسری ده همه هیزن داگرکر خاکا کردستانی هدف وانا ارمانجی وای سرکا اراده گلی کرد و دستکفتین گلی کردن جبو برانبری دستکفتین گلی کرد لبرانبری اراده گلی کرد ام هرتم هلوستن وان هزا هلوستك يك ويكيتي كي وانا دوي آلي دا چه دبي اما مخابن دوي آلي دا حتى انها البرانبري وان ايريشو و سياستين گو ارادا كردان ده هر چهار پارچه كردستان دا ده تواهی دنیا دا ته هدف گرتن هلوستا سياسي كردي برانبري وان ايريشا حتى انها ته هلوستكي جدينه دركه هلوست ضعيفه نکاریبون ایدی یک هلوست برانبری وان ایریشن گو اراده گلی کرده دا اساس هدف باشا برس کاک عمر بێمەلا جەنابەت پرسیارێکی گرنگکەیە بەشێک لە چاودێرانی سیاسی ناخۆیی و جیهانیش باز لەوەکەن سەرنجیان بۆ ڕاکێشاوە. کاک مستەفاش وتی پارتی کرێکارانی کوردستان بیانووی داوەتە دەست تورکیا و بە قسەی کاک مستەفا ملاحەزەی نەکردوون. یعنی هەندێک لە چاودێرانی ژەڵێن مەسەلەن پارتی کرێکارانی کوردستان ئەبوو کۆپی بوونی خۆی لە هەسەدە و یەپەگە و یەپەژە و تەفدەم بکاتەوە و هەندێک سەرچاوی تایبەتیش باز لەوەکەن کە لە کاتی خۆی هەم قاسم سلێمانی ئەمەی پێڕاگەیاندون و لە سەردانەکەی ئەم دوایی سێرگی لاڤرۆڤیش بۆ هەولێر و لەگەڵ بەشێک لە برپرسانی ئەمنی هەرێمی کوردستانیش ئەوەی ڕاگەیاندووە کە ئەوان
خوازیاری ئەوەن هەسەدا یا یەپەگە و یەپەژە و خۆر ئاوای کوردستان بە شێوەیەک خۆیاندا ببڕن لەگەڵ پارتی کرێکارانی کوردستان چونکە ئەوان لە لیستی تیرۆردان لەلایەن ئەمریکا و یەکێتی ئەوروپاوە با بیان و نەدەنە دەستورکیا بۆ پەلاماردان ئەم بیانوانە ئەم سەرنجانە تا چەند بە بۆچوونی جەنابەت دروستن و ئەمە بیانوویەکی ئاوایە کە خەڵق قەتڵعام بکرێت لە ڕۆژاوای کوردستان. زۆر سپاس کاکە نوار پرسیارەکە زۆر گرنگە لایەنێکی زۆر قوڵە پێویستە کەمێک دەمم بدە کاتم بدە وەڵام بدەمەوە. ئەوەی کە شک و گومانیتیانە من ئەوەم بیستووە کە ڕووسەکان و ئێرانیەکانیان قەسب سلێمانی ئەو سەرنجەی داوە بەو برادرانە ئاگام لەوەش هەیە کە ئەمریکیەکان زۆر ڕاوێژی کردوون کە خۆیان دوورخەنەوە لە ڕووی ڕێخستنیەوە لە پێکاکە لە ڕووی ئایدۆلۆجیشەوە بەو زەقیە پرۆفایلەکەیان دیار نەبێ کە نێزیک بن لە پێکاکە ئەوە بە شێوەیەکی وەکو ئۆبژەکتیڤیان عینی وەکو دەڵێن یان مەوزوعی بە عەرەبی معلومە کە ئەوە توندوتیژی تورکیا بەرامبەر بە کوردستانی ڕۆژاوە ممکنە کەمتر بکردابە عزری نەدرایە دەستی کە بتوانێت ئەو هێرشە بکە یان خەڵقی تر لایەنی تر بتوانن دژمنایەتیان بکەن و بڵێن ئەمانە سەر بە پێکاکان و پێکاکە بە جۆرەی قانونی ئەوروپی و ئەمریکی بە تەروریستی لە قەڵم دراوە. ئەمە لایەنێکە بەڵام لایەنێکی ئۆبژێکتیڤش هەیە ئەویش ئەوەیە تورکیا لە دامەزراندنی دەوڵەتی تورکیەوە عقدەی سێڤری هەیە پەیمانی سێڤر کە تورکیای دابش کرد و خەریک بوو دەوڵەتێکی کوردی و ئەرمەنی و بەشێکی بۆ یۆنانەکان بێ دەوڵەتێکی زۆر بچکۆڵەی تورکیا ئەمە تورکیای هەموو کاتێک لە ڕووی ئاسایشی نەتەوەیەوە خستۆتە مەترسیەوە بۆیە هەر کیانێکی کوردی کە دروست بووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان خەریک بوو دروست ببێ ئەو لە دژی ڕاوەستاوە وەکو بە خۆت لە یەکێک لە پرسیارەکانە ئاماژەت پێ کرد مەسەرن بۆ نمونە لە 63 گفتوگۆ کرا لە بینی کورد و حکوومەتی عێراق تورکیا هەڵوەستی لە دژ وەرگرت لە هەفتا بە هەمان شێوە اتفاقی ئازای ئازار لە 79 کە کوردەکانی ڕۆژهەڵات گفتوگۆیان لەگەڵ جمهوری ئیسلامی کردە سەر خۆت موختاری دیسا تورکەکان لە دژ ڕاوەستان من بەخۆم بەوردی ئاگام لێ بوو لە 84 ئێمە گەیشتی لە ڕێکەوتن و خەوت بوو ئەعلانی کەینەوە بەڵام حکوومەتی تورکیا ئەتیرازی هێناوە ڕێکەوتنەکە ڕاوەستا یعنی بە بەردەوامی تورکیا و ئەردۆغان لە وتارەکانی خۆی لە مەخیرەدا چەندین جار وتوێتی ئێمە قەت قبول ناکەین کە کیانێکی کوردی لە خواروی سنوورەکانی ئێمە لە سووریا دروست ببێ وەکو چۆن لە کاتی خۆی زۆر هەوڵیاندا کە حکوومەتی هەرێمی کوردستان لە عێراقا دروست نەبێ بەڵام بۆیان نەچووە سەر بە هەمان شێوە هەڵوێستیان لە دژی ئەنجا ئەو بەڕێوەبەرایەتیە سەر بە پێکاکا بواە یا سەر بە پێکاکە نەبواە ممکنە ڕەوشەکە نەگۆڕێ تەنها مەسەلەی ڕادە و نسبیە لە هەڵوێستی دژمنایەتیە. بەڵێ باشە بەڕێز کاک مستەفا مەولودی جەنابتان وەکو سکرتێری حیزبێک وەکوتم وەکو کەسایەتێکی قالبوو لە بواری خەباتی سیاسی و خەباتی شۆڕژگێڕانە هەندێک لە چاودێران پێیان وایە بەو ڕۆژەی لە ڕۆژئاوا پێکاتوە لە 9 ئۆکتۆبرەوە مەترسی لەسەر باشووری کوردستانیش دروست بووە و ڕەنگە گەلە کۆمەکەیەکی ناوچەیش لەسەر باشوور یا ئەزمموی باشووری کوردستان دروست بێ پێ دوایە ئەم مەترسیانە ئەو بۆچوونەی کە ئەو مەترسیانە بە نەزەری ئەتیبارە بینێ دروستن و مەسەلەن باشووری کوردستان ئەبێ لە بەرامبەر پرۆتستۆکردن و ڕەتکردنەوەی ئەم هەوڵانە چۆن هەنگاو بنێ ئەوەسەی بەگشتی دەستەڵاتدارانی سیاسی ئەو وڵاتانەی کە کوردیان دەنێودایە وچێ پیان خۆش نەبێ کورد خاوەنی کیانی سیاسی بێ حتا لە چوارچێوەی دەوڵەتەکەشدا ئەوەی کاک عومەریش باسی کرد مێژوو کەمێگەوەمان پێ دەڵێ بەڵام واقعیەت گۆڕاوە سەردەمەکەش ئێکی دیکەیە ئەمن بەس بە حاڵی خۆم نیگەرانێک بۆ هەرێمی باشووری کوردستان نابینم بۆ
لە پێشدا ئەم وڵاتە خاوەنی دەستورێکە کە ئەو دەستورە قبوڵی دەوڵەتی ئیتحادی کردو و کوردەکانیش پرۆسە سیاسی و ئیدارەکەی خۆیان لەو چوارچێوەیەدا دەبینەوە. دوو تەجروبەیەکە کە ماوەیەکە لێرەدا تەجروبە دەکرێت دیارە نەتیجەی هەیە. نەتیجەی هەرێمی کوردستان هیچ زەرەر و ئاسیبێکی بە دەوڵەتانی سیاسی جیران نەگەیاندووە. سێ ئیقدامێکی کە کوردەکان لێرە کردویانە ئاپرسی بۆ سربەخۆیی هەرێمی کوردستان لە عێراقدا فشاری جۆرا و جۆری دەوڵەتانی ئیقلیمی هاتە سەر هەرێم. بەڵام دیسانەکانیش هیچ دەوڵەتێک ئیقدامی وای نەکردبێ ئەو تیانە سیاسەتێکدا. بۆیە من بەش بە حاڵی خۆم نیگەرانێکی وام نییە و پێشمانێ حاڵەتی واڕوودا. باشە بەڵێ کاک تەڵعات ئێستا مەسەلەن هێزەکانی ڕۆژاوای کوردستان چی بەرنامەیەکیان هەیە بۆ داهاتوو؟ ئێوە پێتان وایە داهاتووی ڕۆژئاوای کوردستان ئەکرێ وەکو باشووری کوردستان وەکو پەیوەندیەکانی باشووری کوردستان لەگەڵ بەغا ڕێک بخرێ و پەیوەندێکی لەو جۆرە دروستە بۆ ئێوە یان ئێوە نەخێر بەوەی کە پێویستە کانتۆنەکان بێنێ سەر بەخۆی خۆی هەبێ و من نادەن بۆ ئەو سیاسەتانەی تورکیا ئایسەپێنێ یان ئەمریکا رووسیا نەخشایان بۆ داڕشتووە. ینی ئێوە لەم هەموو بژاردانەی کە لەبەر دەمتانایە لەو هەموو بژاردە خراپە کام بژاردەیان هەڵەبژێرن؟ ناج بۆی ڕۆژاوای کوردستانی و هێزن پاراستنا ویگەلی ئێگۆ پاراستنا ویگەلی حتانها کردنە و ji terorê rizgar kirine hetim xwestekê me û hewldanê me wekî şoreşa Rojava û di Bakurê Sûrî de û em karibin hem gelê Kurd û heme pêkhateyên guhey di hindir wê Sûriyakê de Sûriya Demokratîk û em karibin mafên gelê Kurd û çarenûsa wî tê de diyar bibe di hindir wê Sûriyakeyek de Sûriyeke nenavendî evana li gorî wêne him xebatên got tên meşandin milê siyasî û diplomasî de û ji bo heme aliyan û taybet milê rejîma Şamê de ev hewildan divê alî de hene ji bo hêzên parastinê hêzên Sûriya Demokratîk ji bo parastina vî gelî wekî erkên xwe gohetan ha berevanî û parastina vî gelî û destkeftiyên vî gelî kiriye nihaw şûn de jî li beramberî van êrîşen dewleta Türk û ji kîjan aliyan ve êrîşek werê çêkirin wê parastina van destkeftî û vê îrada ha bike. Ji bo wê ji bo diyalogê em vekirîne bi heme aliyan re got ev statuya Rojava êdî werê qebûl kirin, îradeya gelê Kurd werê qebûl kirin û ihtiyacê wê bi helwestekî yek heye got heme hêzin Kurdî heme pêkhateyên got hindir wê Rojava û Bakurê Sûrî de got bi hevdû re çawa di hindir wê rêveberiya xwe ser wekî îradeya siyasî a vî gelî damezrandine ev îradeya ha îdareya rêveberiya xwe ser gelek evana esas werê girtin de heme nîqaşata de wekî îradeya vî gelî werê qebûl kirin di hindir wê Sûriya de. باڵێ زۆر باش بیسەرانی خۆشەویست ئێمە بەرنامەیەکی تایبەت لەسەر بارودۆخی ڕۆژاوای کوردستان پێشکەشەکەین بە میوانداری بەڕێز کاک عومەر شێخ مووس لە دەستەی دامەزرێنی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێز تەڵعات یونس سەرۆکی هەرێمی جەزیرە لە ڕۆژاوای کوردستان و لەگەڵمانە بەڕێز مستەفا مەولودی سکرتێری گشتی حیزبی دیموکراتی کوردستان. بەڕێز کاک عومەر شێخ مووس بۆچی ئەمریکا مەسەلەن لە هەموو ئەم شکستانەی کە ڕوبەڕووگەلی کورد دەبێتەوە ڕۆڵی سەرەکی هەیە مەسەلەن لە مثلا لە ڕێکەوتنی 1975 شکستی شۆڕشی ئەیلول و لە بەهاری لە ڕاپەڕینی بەهاری 1991 و لە ڕێکەوتنی پارتی دیموکراتی کوردستان حکوومەتی بەعەس 1996 و لە پاشەخشێ لە مەسەلەی ڕیفراندۆم و جێهێشتنی خەڵکی کوردستان و تازەتریشیان لە ڕۆژاوای کوردستان و پێشەوە ویستم پێت بڵێم کە لە 15 شوباتی 1999 بە پشتیوانی ڕاستەوخۆی CIA و ئەمریکا
عەبدوڵڵا ئۆجالان لە کینیاوە تەسلیمی بڵند ئەجەوید و حکوومەتی تورکیا کرایەوە ئەو هەموو دژایەتی و دوژمنایەتی گەلێکی بێدەوڵەت گەلێکی مەسەلەن بێکێشە لەم ناوچەیە بۆچییە هەر ئەوەیە کە پەیوەندی بە بەرژەوەندی ئابوووریەکانەوە هەیە و لە بینی هەموو وڵاتێک و گەلی کورد هەمیشە گەلی کورد فرامۆش دەکا کاکەنوەر پشتکردن لە گەلی کورد ئەوە شەرفێکە نەک تەنها دەگەڕێتەوە بۆ ئەمریکا بەڵکو و رووسیاش کۆماری مەهاباد لە کاتی کۆماری مەهاباد و لە هەندێک کاتیکایە پشتی لە ملەتی کورد کردووە بریتانیا بە هەمان شێوە فەرەنسا بە هەمان شێوە ئەو زلهێزانە بە دوای بەرژەوەندەکانی خۆیان دەکەون و دەبێت سەرکردایەتی کوردی حسابی ئەوە بکە کە ڕۆژێک دێک کە هاوپەیمانیەک دەکا دەبێت بە ڕوون و ئەشکرایی و بە مەرج ئەو ڕێکەوتنە لەگەلیان بکە و حسابی خۆی بۆ دوا ڕۆژ بکە کە ڕۆژێک دێ ئەو بەرژەوەندیانە ئیتر بەیەکەوە ناگونجێن و دەبێت پلانی ئایندەی هەبێ کە چۆن بتوانێت پشت بەخۆی ببەستێ و ئەو دەوڵەتانە ممکنە پشتی لێ بکەن و یارمەتیان نەدەن بەڵام بێگومان ئەوە بێوەفایەکی زۆر گەورەیە لەلایەن ئەمریکاوە ئەمجارە کە لە شەڕی داعشا چ لە کوردستانی باشوور چ لە کوردستانی ڕۆژئاوا بەشی سەرەکی لەو شەڕە لەلایەن کوردەوە کراوە بسەن بۆ نمونەیەک بچکۆڵە لە شەڕی داعش لە کوردستانی ڕۆژئاوا یان لە سووریا هێزی کوردی 12,000 شەهیدی داوە ئەمریکیەکان تەنها 10 عەسکەریان کوژراوە و نزیکەی 25,000 شەروان بریندار بووە ئەوە دەبێت لەبەر چاو بێ بۆیە ئێستا ڕایگشتی ئەمریکاوە بەتوندی لە دژی بۆچوونی ترامپ ئەمە یەکێکیانە دوو ترامپ بەڕاستی نوێنەرایەتی ڕایگشتی ئەمریکی ناکە یعنی هەتا نوێنەرایەتی ویزارەتی دەرەوە و پێنتاگۆن و کۆنگرس ناکە بەڵام واقعەوەیە کە ڕوویدا بڕیارەکانی ئەو ڕوویداوە بەڵێ وایە بەڵام کاردانەوەکەشی لەبیر نەچێ وە کاردانەوەکەی ڕایگشتی جیهانیش لەبیر نەچێ ئێمە ئێستا هەموو جارێ هەندێک کەس ئەو قسەیە بەناوبانگە دەهێنێتە گۆڕێ کە بەڕێی من لە جێگای خۆ نییە کە کورد تەنها شاخەکان دۆستین ئەوەیە ڕاست نییە ئێستا دەبینی کە ڕایگشتی جیهان هەمووی هەڵساوەوە پێشنیاری جۆراوجۆ دەکرێت بۆ یارمەتیدان و دۆزینەوەی چارەسەرێکی جیهانی بۆ کێشەی گەلی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە وەکو 91 ئەنجا ئەگەر هەندێکە بۆ کوڕی هەبێ دەبێ بە شێوەیەکی رەخنەگرانە لە خۆشمان و بەرەبەرایەتی خۆشمان و سەرکردایەتی خۆشمان بکەین مەسەن من ئێستا بۆ نمونە 75 کە شۆڕشی ئایلول تەواو بوو پرۆسەیەکی بە خۆداچوونەوە هاتە گۆڕێ و مناقشەیەکی زۆر فراوان کراوە ژمارەیەکی زۆر ڕێخستن لە هەموو بەشەکانی کوردستان دروستکران ئێستا لە کوردستانی ڕۆژئاواش پێویستە بە خۆدا بچنەوە ئەوە شکستێکە بەڕاستە شکستێکی گەورە نییە تووشی ئاشبەتال نەبوونەتەوە بەڵام بەلایکەمەوە ئەوە ژێرکەوتنێکی نسبیە دەبێ هەمویان بە بۆچوونەکانی خۆیاندا بچنەوە بە شێوەیەکی کە بیر بکەنەوە کار بکەن هاوکاریەکی فراوان بدۆزنەوە بۆ ئەوەی بتوانن لەم کارەساتە بێنە دەر بەڵێ باشە بەڕێز کاک مستەفا مەولودی مەسەلێکی کوردی هەیە ئەڵێ ئومێدمان بەوەیز بوو وەیسی سنی دەرچوو ئێوە زۆر ئومێدتان لەسەر ئەمریکا هەڵچنی بوو کە لەو ڕووداوانەی کە لە ئێران ڕووەدا ئاڵگۆڕێکتان بۆ پێک بێنێ بەڵام بینیمان ئەوە جگە لەوانەیە کە ئێستا باسم کرد ئەوە نزیکترین نمونەیە کە پشت لە ڕۆژئاواکە و ترەمپ بەڵێ ئێمە پارە و چەکمان داوە بە هێزە کوردیەکان تێڕوانیان ئاوایە ئێستا لەو هەوڵ لە هەلومەرجێکی ئاوایە نەخشە ڕێگای ئێوە چییە بۆ داهاتوو بۆی کە پشت بە ئەمریکا نەبەستن و تووشی ئەو خیانەتانە نەبنەوە لە هەر ئاڵگۆڕێکە لە منتەقەیە ڕۆدا یەکەم پێم وایە جەنابەت معلوماتت هەیە لەسەر جۆری سیاسەتکردنی ئێمە حیزبی ئێمە قایم بە ذاتی خۆیەتی و پشتی بە میلەتی خۆی و بە تێکۆشەرانی خۆی بەستووە بەڵام زۆر سروشتیە لە کێشە و تەزادەکانی نێوان دەوڵەتاندا و کێشەی بەرژەوەندیەکاندا کۆمەڵە بەرژەوەندیەکەیەک دەبینی و کۆمەڵە دەرفەتێک دروست دەبێت لەو دەرفەتانە ئیستیفادە دەکات ئێمە ئەگەر سەیری سیاسەتکردنمان بکەی و شتە ڕسمیەکانمان بخوێننەوە و جوتان لە نەزەری مەسئولیمە زۆر سەری دەڵێن فشاری سیاسی اقتصادی ئەمریکا و هاوپەیمانی بۆ حکوومەتی ئێران دەتوانێت چالش بۆ حکوومەتی ناوەندی و دەرفەت بۆ بزوتنەوەی کۆمەڵایەتی ئێران و بزوتنەوەی سیاسی کورد دروستکە کورد هەقە لەو دەرفەتە ئیستیفادە بکە
ئەسڵی ئێمە لەسەر ئەوەیە نەک ئەوەی پشت بە دەوڵەتێک بەستین چون لام وایە دەوڵەتان کە دێن لە منتەخەدا هاوپەیمانی دەبەستن کار دەکەن بۆ بەرژەوەندی خۆیانە ممکنە ڕۆژێک و بەرژەوەندی تەواو بێ و ئەوانش مەموریەت و کارەکەیان تەواو بێ بەڵام هەر لەو فاصلەیدا کورد توانیوێتی لەو تەزادانە ئیستیفادە بکە من پێم وایە هەموو بزوتنەوانەی ما کە بەداخەوە بەو نەتیجەیە نەگەیون کارەزوی هەمومانە بەڵام لەو تەزادانە توانیوێتی ئیستیفادە بکە حیزب دروستکە خۆلاسە پتانسیێلی کورد بکە بە پتانسیێلێکی سیاسی و دەرفەتایەکی کە هاتووە بە زەرەری نەدا من بەنەزەری من کەلیمەی خەیانەتیش زۆر چۆن بڵم لە موردی ئێستادا تەواو قبوڵمە بەڵام لە هەمووی قبوڵم نییە چون ئەو پێکۆشەران و شەڕوانانی ئیرۆژاوە ڕاستەکەی شەڕیان تەنیا بۆ ماف و ئازادیەکانی خۆیان نەکرد شەڕیان لە مقابل فکرەیەکی تاریکدا کرد کە دەیهەویست ئەسڵەن بە شەریعەت تووشی ئیشکال بکە بۆیە لەو ڕابطەیەدا بێلوسان لەگەڵ کرا من هەر لەو ماوەیدا لەگەڵ کوردستانی خۆمان و توێژێکی زێژم کردووە بە وردی و چوومە سەر ئەوەکە بەڵێ لێرەدا ئەمە ڕاست کەلیمەی خەیانەتم بۆ کار بردووە بەڵام لە ئەو دەم هەوێ ئاوای تەواو بکەن نا ئێمە قایم بە ذاتی خۆمان و توانای خۆمان و هەستی شۆڕژێڕانی میلەتەکەمانین ئەگەر اختلاف و تەزادیش هەبوو زۆر تەبیە وەکو حیزبێکی سیاسی و مەسئول استفادەشی لێ دەکەین دروستە بڵێ بەڕێز کاک تەڵعەدینیز بە پێ ڕێکەوتنەکەی رووسیا و تورکیا پێویستە ئێوە 32 کیلۆمەتر پاشەخشە بکەن بە تایبەتی لە سەرەکانی و گرێسپی و لە چەند ئەگەر پێم بڵێ ئەو ڕێکەوتنە مەسەلەن ئەوەی کە داوا لە ئێوە کە چییە و ئێوە تا چەنەس نەژێرباری جێبەجێکردنی وەچی جێبەجێیەکەن و بەپێ ئەو ڕێکەوتنەش کاتێک کە 32 کیلۆمەتر ئێوە بە قوڵایی بکشێنەوە مانای وایە کە کانتۆنەکانی جەزیرە لەگەڵ کۆبانی و ئەفرین تەواو لێک دابڕێن بەمانای ئەوەیە کە خۆسەری دیموکراسی لە ڕۆژئاوای کوردستان بە جۆرە لە جۆرەکان پەکیەکەوێ و زەعیف و بچکۆلا بێتەوە و بە شکلێکە بێ کە لە قاویەدەن و وەکو لە ڕێکەوتنەکە ئەڵێ چەکە قورسەکانتان لێوەرەگیرێتەوە لە بەرامبەر ئەو هەموو فشارەی کە لە سەرتانە ئێوە ینی ئەخیر ئەڵتەرناتیڤتان چییە وەگەر پێم بڵێ ینی ڕەوشەکە چۆنە ینی سوورەکە چۆن بەڕێوەچێ و پاشەخشەیە ناژ بووی ما وەکی ڕێکەفتنین گۆنها هاتن چێکردن ئەساس دا ji bo me got heremên me verîşên dewleta Türk li ser heremên me êdî bi dawî werin seknandin her wiha heremên got hatin dagirkirin got niha got xelkên wê têde koçber bûyî taybet li milê Serîkanî û Girê Spî her wiha li Efrînê gerek ev herem êdî careke dîn dagirkerî bi dawî bibe êzin dewleta Türk û ev çeteyên got ji heme hereman lev kom kirî û anîn min gerek evana ji van herema vala bikin û xelkên Serîkanî û Girêspî evana vegerin cîwarê xwe û rêkeftina got çêbûyê got em karibin van sînorê navberî Rojava û Tirkiyada bi hêzekî navnetewî yan jî hêzin ê Rûsî û hêzin ê Sûrî dikarin bi hêzin Qesedêra vê heremekî got em karibin vê aramiyê divan heremên sînor de werin çêkirin û êdî çareseriya siyasî di hundir wê Sûrî de pêş bikeve got em karibin wekî rêveberiya xweser wekî mafê gelê Kurd di hundir wê Sûrî de birêya diyalogê di navberî dewletê rejîmê Sûrî de em karibin vê çareseriyê pêş bixînin ji bo wê esas ji bo vê rêkeftinê niha got em karibin ev rêkeftin ev êrîş bi dawî bibin û ev heremên got hatin dagirkirin carekê dî dewleta Türk dagirkeriya xwe li ser van heremên me bi dawî bike û ev çete ji van herema derkevin بەڵێ زۆر سپاس بەڕێز کاگومەر شێخ موس ناونیشانی بابەتێکی مەزلوم کۆبانێم فەرماندەی هێزەکانی هەسەدە سوپای سووریا دیموکراتم لەبەردەستە عنوانی بابەتەکەی وێ ئەڵێ دەیانەوێت کوڕ لەکوێ بکات یعنی کورچی بکە لەو هەموو نەهامەتی و لەو هەموو کوشتار و قەتڵ و ئامە مەسەلەن ئەم وڵاتانە تێر نەبوون لە کوشتنی کورد لە جینۆساید و لە ئەنفال و لە قەتڵ و ئام و لە هەڵەبجە و لە ڕۆژئاوا و
لە کوشتنی کوردی ڕۆژهەڵات و لە زیندانەکانی باکوور و لەو هەموو قەتڵ و ئامە مەسەن کورد ڕوو لەکوێ بکە چی بکە ڕوو لە یەکێتی ڕیزەکانی خۆی بکە یەک دوو پشت بە خۆی ببەستێ سێ زیرەک بێ کە بزانێت چۆن مانۆڤر بکە کە فرسەتی بۆ دروست دەبێ بتوانێت سوودی لەو دەرفەتی مێژووی تەنها یەک دوو جار دێ هەموو ساڵێک دەرفەتی مێژووی نایەتە پێش کە دەرفەتی مێژووی بۆت هات بزانی چۆن سوودی لێوەرگری ئەخیرشت ئەگەر هات و تووشی گیرگرفت بووی مەسەن لە هەموو دنیادا دادریشن کۆ دەبنەوە لێکوڕینەوە دەکەن شیکردنەوە دادەنێن کە بۆچی وایان بەسەر هاتووە و ڕێگا لە چارەسەرێک دەکەن ئێمە ئێستا پێویستیمان بە شیکردنەوە و ئەنالیزێکی ئەوە هەیە کە بۆچی وامان بەسەر هات کە و بزانین لە دوا ڕۆژە چی بکەین بۆ ئەوەی جارێکی تر توش نەبین ئێمە وەکو ملەتی کورد زۆر بەداخەوە لە ئەنجامی هەڵەکانی سەرکردایەتی بزنەوەی ئێمە لە هەموو بەشەکانی کوردستان بە شێوەیەکی بەردەوام هەر 5 ساڵیان 10 ساڵ جارێک تووشی خەیرانێکی ئێجگار زۆر گەورە دەبن لەبەر کەموکوڕی و بۆچوونەکانیان یان ڕێبازەکانیان دەبێت بە شێوەیەکی زۆر جدی لێ بکۆڵێتەوە کە بۆچی وامان بەسەدێ ئەوە پرسیارێکی زۆر لە جێگای خۆیەتی بەڵام کە بۆچی وامان بەسەدێتە لا هەڵەی لایەنەکانی تر نییە هەڵەی بێگانە نییە هەڵەکانی خۆشمان بزانین کە چییە بۆ ئەوەی بتوانین ڕوبەڕووی ڕەوشەکە بەڵێ سپاس دەکەم بەرز کاک مستەفا مەولودی ئەو پرسیارە مەزلوم کۆبانی پرسێکی گرنگ دەوروژێنێ دەیانەوێت کوڕ ڕوو لەکوێ بکە سەرڕای ئەو هەموو جینۆساید و قەتڵ و ئامە کورد چی بکە ڕوو لەکوێ بکە ئەگەر قسەکەی مەزلوم کۆبانی تەرجمە بکەینەوە مقایسەی بکەین دەگەڵ قسەیەکی کە 75 ساڵ پێش ئێستا 4 ساڵ پێش ئێستا پێشەوەی مەرحوم فارسی کرد ملەتی کورد دەبێت لەسەر خاچی خۆی بمێنێتەوە قاسملوو ئەفوکە پێشەوە گیانی دانا نەیەژ میلەتەکە ئاوارە بێ و لە نەهایەتدا میلەتی کورد قازانجی کرد لەمانەوەی لە حیاتی خۆیدا دەگەڵەوەی سەرکردەکەی سەری دانا مەزلوم کۆبانیش لە قسەکەیدا شتێکی جوانی کوپی لە نێوان سازان و قڕکردنی میلەتەکەدا سازان هەڵدەبژێرین ئەوە ممکنە ئێستا ناخۆش بێ وە زەرەرێکی لێ بکەین بەڵام لە کولیەتی خۆیدا میلەتەکەی لەسەر ئەرزی خۆی دێڵێتەوە و ئینسانیش نابێ ناومێت بێ دەرفەتیش دێتە پێشێ لە زمانی کیمیابارانی هەڵەبجەدا و ئەنفالدا کەس فکری لە دروستکردنی هەرێمی کوردستان نەدەکردەوە بەڵام ئێستا خۆش بە خۆشیەوەکیانی سیاسی کورد من پێم وایە کورد دەبێ لەسەر ئەرزی خۆی بمێنێتەوە دەگەڵ هەموو ئەوانەی کە کاک عومەر شێخ موسیش فەرموونی بەڵێ دروستە بەڕێز کاک تەڵعەت یونس ئەو پرسیارەی مەزلوم کۆبانەیە کە سەرروتاری بابەتێکێتی ئەڵێ دەیانەوێت کورد ڕوو لەکوێ بکە یعنی ئێستا کوڕ ڕوو لەکوێ بکە چی بکە بەلێ خۆ نان دەستکەفتیên gelên Kurd tên hedefgirtin gelên Kurd careke dî dixwazin di nava qetilhamekî nû re derbas bin di ser salê 21 da goyî dî careke dî çarenûs û nexşeriya a herêmê ji nû ve tê çêkirin careke dî dixwazin got îradeya gelê Kurd û hebûna gelê Kurd divê nexşeriyan nû de nebe ji bo wê divê piştî van heme destkeftiyên û îradeya gelê Kurd û cara yekeme îdî pirsa gelê Kurd di nava hêzên navnetewî di nava cîhanê de îdî bûyê mijarên nîqaşê ji bo wê ihtiyac me heye got îdî yekîtiya heme hêzên Kurdî yekîtîkî gelê Kurd ji xwe ev yekîtî îdî bêgo bi îradeya siyasiya hêzên an partiyên siyasî goçawa yekîtîk heta ne helwestekî yekîtî neverketiye ama gelê Kurd di her çar parçeyên Kurdistanê de ji dervî welat li Ewropa îdî yekîtîkî wan çêbûye li beramberî van êrişên got îradeya Kurda nasnamaya Kurda tê hedefgirtin evane ihtiyac heme aliyên siyasiyên Kurdî bêgo ji dev berjewendiyên حزبایەتی بردن و ئۆیدی یەکیتیکی بانگەوازی چخاسی هەبوو بۆ کۆنگرێکی نەتەوەی کوردی چێ بێ یەک هەلوەستن کوردی بەرامبەری وان ئێریشن لەسەر ئیرادەیە کورد سەر ناسنەمەیە کورد ئەمە حتا نەها ئەوانە چێ نەبووە یەک هەلوەست نەدەرکەتێژ بۆ بانگامە جارێکە دیژ بۆی تەواهی هێزن کوردستانی
تواهی گلیمه گو به هلوستکی جدی و بتایبت باشور کردستان گو نها بدهان بارنگهن دولت ترک گو نها دندروی باشور کردستان و روزانه هرمن کردستان تو باران کرن گرک برانبری وان سیاست دولت ترک هلوستکی نتوی ایدی پیش بکوه و برانبری دجمن گل کرد جبوگو دولت ترک اراده گل کرد هر چهار پادشاهین کردستان هدف دگیره نتنه دجمن یک عالیه دجمن تواهی گل کرده و گرک لگوری وینه هلوستکی نتوی کردی درکوی لبرانبری ویریشه و اوانه وی بهیلی گو ده سالا 21 دا ایدی گل کرد جاره گدید برانبری قتل عمر درباس نوی و دی ناسنما و پرسا گل کرد ایدی بیاکیتیه آنجاق بیاکیتیه امکاربن مافین خواه دست بخن و امکاربن هیزکی گو برانبری همه ایریشان امکاربن لبرخوا بدن و ام سرکفتن مزن قزنج بکن. بله زور سپاس بیسرانی خوشویستی رادیو گلی کردستان برنامه کی تایبت من هبو سبارت باردوخی روجاوی کردستان و هر کام لمیوانکانم بورێکی بەهێزی نیشتیمانی و شۆڕژگەرانەوە قسەیان کرد و هیوادارم بارودۆخ و نەهامەتیەکانی ڕۆژاوای کوردستان کە لە چەند ڕۆژی ڕابردوو ڕوویدا کۆتایی پێ بێت و گەلی کورد بتوانێت بە مافەکانی شاد بێت و سپاسی میوانەکانم مەکەم بەڕێز کاک عومەر شێخموس لە دەستەی دامەزرێنی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان و ئامادەبوون لە ستۆدیۆی رادیۆ دەنجی گەلی کوردستان بەڕێز کاک تەڵعەت یوونس سەرۆکی هەرێمی جەزیرە لە ڕۆژاوای کوردستانەوە لەگەڵمان بووی زۆر سپاس هیوادارم ئەو نەهامەتیانە کۆتایی پێ بێ و شەڕ کۆتایی پێ بێ و بارودۆخی ڕۆژاوای کوردستان ئارام بێتەوە و بەڕێز کاک مستەفا مەولودی سکرتێری گشتی حیزبی دیموکراتی کوردستان سپاس کە لەکوێوە لەگەڵمان بی سپاس بۆ سەرنجەکانت هیوای تەمەندرێژی و سەرکەوتت بۆ خوازم و سپاس بۆ بیسەرانی رادیۆ گەلی کوردستان. دمي كوتشو دمي انفاس دمي جنگو دمي كورو خوري اسماني كرد بوا بشو اسماني كرد بوا بشو آخر به هتا کوكي ئازار دڵمان براوێنێ چاوەڕێ کۆفسی گەورەبی کورد بە دنیا بناسیێنێ کورد بە دنیا بناسیێنێ